دوای کۆتایی هاتنی شەڕی مووسڵ و وەدەرهێنانی داعش لەو شارە و کۆتایی هێنانی خەلافەتی داعش لە مووسڵ ئەوەی لە ئێستا دەبووەتە جێگەی مەترسی ئەوەیە کە داعش جارێکی دیکە لە ڕێگەی بڵاوکردنەوەی فکری تونڕەوی وجودی خۆی لە عێراقدا بسەلمێنێت. بۆ ئەوەش وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی دەڵێت وەزارەت بەرنامە و پرۆگرامی تایبەتی بۆ ئەو مەسەلە هەیە و لە ڕێگەی مامۆسایانی ئاینیەوە چۆن لە سەرەتای هاتنی داعش ڕۆڵی بەرچاویان هەبووە لە ڕوبڕبوونەوەی تیرۆر بۆ هەمان مەبەستیش کاریگەری خۆیان دەبێت. وەکو وەزارەتی ئەوقاف ئێمە پرۆگرامی تایبەتمان هەیە، بەرنامەی تایبەتمان هەیە بۆ ئەوەی ئەو پەیامێکەوە هەیە پەیامی ئاشتی و ڕاستگۆیی و خۆشەویستی و لێبوردەیە وەکو خۆی بە مسلمانان و بەو ئاین و ئاینزانە بگەێنین کە لە هەرێمی کوردستاندا بۆیە لە چوارچەوەی چەند پرۆژە و هەروەها چەند ڕێنماییەک کە لەلایەن وەزارەتەوە دەردەچێت و مامۆستایانی ئاینیش خۆیان کە هەست بە بەرپرسیارەتی دەکەن بەڕاستی بەرنامەیەکی تۆکمە بۆ ئەو بارە هەیە. هەر بۆ ڕوبەڕوونەوەی فکری تونڕەوی بە هەمان شێوە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان دەڵێت ئێمە پرۆژەیەکمان هەیە بۆ چاودێریکردنی هەموو ئەو کتێ و بڵاوکراوانەی کە لە هەرێمی کوردستان بڵاو دەکرێتەوە بۆ ئەوەی لە ڕێگەیەوە بتوانین ڕێگری بکەین لە بڵاوکردنەوەی کار و بەرنامەکانی داعش و فکری تونڕەوی وەک ئەوەی داعش لە بەرنامەیدایە. ڕەنگە هەندێک جار ئەو مەسایلانە لە کتێبەکان لە پەرتوەکان بڵاو بکرێتەوە و بۆ ئەمە بەسەر ئێمە بیرۆکێکەوە لەمەودا ئەوانەی کە مەسەرەن بیری تونڕەویان تێدا هەیە پێشوەختە کە ئەگەر سەرنجێکیان هەبێ پێش ئەوەی ڕقمی داعکەی بدەنێ مەنعی بکەن ینی قەدەغی بکەن. لە ئێستادا خەلافەتەکەی داعش لە مووسڵ کۆتایی پێهاتووە و چاوەڕوان دەکرێت لە ئایندەیەکی نزیکدا لە تەواوی عێراقش کۆتایی پێبێت. بەڵام ئەوەی دەمێنێتەوە ئەو فکرە تونڕەوەیە کە لە ماوەی مانەوەی داعشدا لە عێراق و ناوچەکە بڵاوی کردوێتەوە. بۆ ئەوەش دەستگە و دامەزراوەجیەکان دەڵێن بەرنامەی خۆمان هەیە تا لە ڕێگایەوە بە هەمان شێوە کۆتایی پێبێنین. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.